حەزەکەم مناڵان ئیشی پێ نەکرێ ئاگاداری تەندروستیان بن ڕێزی دایک و باوکیان بگرن زانست و زانیاری فێر ببن. حەزەکەم مناڵەکانی داهاتوو و کتێبی زۆر بخوێننەوە ڕۆشتی باش فێر بن. حەزەکەم مناڵەکان مافەکانیان جێبەجێ بکێ هەرچی مافەکانیان چیان ویست دایک و باوکێ بۆیان بکەن و ئیشیان پێ نەکەن لە کاتی سەعیکردنا هەوڵی کتێب خوێندنەوە بن لە تۆزێ کتێب بخوێنەوە و کتێبی زۆر بکڕن و ئەمەیە پەروەردەی باش فێر بن لە کتێبەکانەوە ڕۆشتی باش فێر بن. بۆ ڕۆژی گیانی منداڵان پەیامم ئەوەیە کە هەوڵ بدەن زۆر کتێب خوێندنەوە و زانیاری و ڕۆشتی جوان فێربن و کتێبی زۆر بکڕن. حەزەکەم لە ڕۆژی گیانی منداڵان مافەکانیان فەراخ بکرێ. ئیمڕۆیەکی شەشە ڕۆژی منداڵان کە ئەمانە هاوڕەکانمان خۆیان پارێزن لە هەنێ نەخۆشی هەیە کتێب زۆر بخوێنن بۆ ئێمەشکیان چالاک بە ئارام بێتەوە.